حەقی میلەتیش بڵێ کاکە منیش بەشی خۆمم دەوێت کەمایەتیەکەی دیکەش بڵێ منیش بەشی خۆمم دەوێت ئەوە کەمترین مافە گچکەترین بەشە ئایا بۆچی میلەتی ئێمە تا ئێستا نەیتوانیوە تەنانەت بە حکمی ذاتیش بگات تەنانەت ئەو مەبەستە گچکەش وە دەست بێنێت نەک مافی چارە نووسن نەک دەوڵەتی سەربەخۆ دەبێ بزانین کە یەک نەبوون یەک دەنگ نەبوون یەک ڕیز نەبوون پشتی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردی شکاندووە کەواتە ئێستاش باوریابین مەبەستم توانج و پلاردان لە کەس نییە و مەبەستم پشتگیریکردنی سیاسەتی هیچ کەسێک نییە مەبەستم خستنەڕەوی حەقیقەت و واقعە باوریابین نەبەهۆی بەرزکردنەوەی شیعاری حکمی ذاتی نەبەهۆی بەرزکردنەوەی شیعاری مافی چارەنووس و دەوڵەتی سەربەخۆ با میلەتەکەمان لێک نەکەینەوە با میلەتەکەمان پارچە پارچە نەکەین هەتا ئێستا پارچە پارچەی ئێمەی وا لێ کردووە کە نەگەینە هیچ ئەگەر ئێمە ناچار بین لە نێوان یەکگرتنی میلەتەکەماندا و لە نێوان حکمی ذاتی و مافی چارەنووسدا هەڵبژێرین دەڵێن یەکێتی میلەتەکەمان دەوێت ئێمە حکمی ذاتیەکمان ناوێت مافی چارەنووسێکمان ناوێت کە میلەتەکەمان لێ بەش بەشکات کە خوا ڕازی نییە پێغەمبەر ڕازی نییە و هیچ خاوەن عەقڵ و ویجدانێکی ساغ ڕازی نییە و میلەت بە یەکدەنگی و یەکڕەنگی نەبێ ناگاتە هیچ ئەوەندە ئازادی و سەربەخۆیی کە ئێستا لە ژێر سایەی بەرەکەتیدا دەتوانین ئاوا بەگشتی جەماوەری خۆمان بدوێنین ئەوە بەرهەم و بەرەکەتی ئەو یەکگرتنە جەماوەریە بوو کە بە یەکدەنگی و یەکڕەنگی پەلاماری دوژمنیاندا کەواتە بەڵێت مافی ڕەوای میلەتی کوردەوەی کە وەکو میلەتانی دنیا خاوەنی کیان وجودی خۆی بێت بەڵام مەرجش نییە بە یەک مەرحەلە و یەک قۆناغ بگەینە ئەو مافە بە هەر حاڵ بیر و بۆچوونی جیاجیا دەبن لێرەدا بەڵام نابێ بیر و بۆچوونی جیاجیا لەوەدا هەبن کە یەکگرتنی میلەتەکەمان یەکدەنگی میلەتەکەمان لەسەروی هەموو شتێکەوەیە ئەنجا میلەتیش چۆن یەکدەنگ دەبێت چۆن یەک ڕەنگ دەبێت ئێمە گەلێک جار هاوار و زاڵە دەکەین با بە یەکدەنگی برایەتی تەبایی بەڵام شیعار و دروشمێک تەڕەح دەکەین جۆرە بیر و بۆچوونێک بڵاو دەکەینەوە کە دەبێتە هۆی پەرتەوازەیی و جودایی مادام دروشمی یەکگرتن و برایەتی و تەبایی بەرز دەکەینەوە پێویستە بازنەیەکیش زەمینەیەکیش سازکەین کە بگونجی ئەو برایەتی و یەکگرتنەی لەسەر بێتە دی ئەویش نەخۆشی دووەمە کە عەرزم کردن پەرتەوازەی فیکری و سیاسی ئێمە ئەگەر بێت دوو ئەسڵی گرنگ بکەینە زەمینەی کۆبوونەوەمان دەتوانین لە دەردی پەرتەوازەی فیکری و سیاسیش نەجاتمان بێت کە ڕزگار بوون و چاک بوونەوەش لە دەردی پەرتەوازەی فیکری و سیاسی ڕاستەوخۆ دەبێتە هۆی وەدەستهێنانی کیان و قەوارەی شەرعی بە هەمە معنای کیان و قەوارە ئەو دوو ئەسڵە گرنگەش کە زەمینەی خڕکردنەوە و کۆکردنەوەی میلەتی ئێمە پێک دەهێنن مسلمانەتی و کوردایەتی کە بەداخەوە ئەمڕۆ ئیسلام وەکو بەرنامەیەکی ژیان وەکو پەیڕەوێک کە خۆمان بە شوێن کەوتووی دەدانین لە نێو جەنگەڵ و چخوردی بیردۆزەکاندا بێسەر و شوێنە مەگەر بۆ نوێژ و ڕۆژوویەک مەگەر بۆ هێندێک مەسائلی معنەوی شەخصی دەنا ئیسلام حسابی بۆ ناکرێت بەداخەوە و کوردایەتیش خراپتر لە ئیسلامەتی لێ هاتووە کوردایەتیش لە نێو جەنگەڵ و چخوردی بیر و بۆچوونە پەرتەوازە و دژبەیەکەکاندا ون بووە هەموو کوردین کەچی کە دێنە سەر بازاڕی سیاسەت و کوردایەتی یەکتر ناناسینەوە دیواری کۆنکرێتی لە بەینماندا دروست بوون پەردە و حیجابی وەهمی لە بەینماندا دروست بوون لەگەڵەوەشدا کە هەموو یەک میلەتی بێچارەین جا ئێمە وەکو مسلمانێکی کورد بەو پەڕووی دڵسۆزی و پەرۆشەوە بۆ میلەتی خۆمان پەرۆش و
دڵسۆزیشمان بۆ میلەتەکەمان لە ئاین و بەرنامەکەمانەوە هەڵدەقوڵێت. خوا لێمان قبوڵ ناکات کە بەزەیمان بە هەموو مەزڵومان و چەوساوانی دنیادا نەیەت. میلەتی خۆشمان لە هەموو میلەتانی دنیا مەزڵومتر و چەوساوەترە. خدا پێمان دەفەرمێت خوای گەورە پێمان دەفەرمێت وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. دەفەرمێ بۆچی لە پێناوی خوا و لە پێناوی چەوساواندا ناجەنگن. کەسانێک وا حاڵین کە ئیسلامەتی و مسلمانەتی و عیبادەت و خواپەرستی تایبەتە بە مزگەوت و تەکیە و خانەقاوە، وا دەزانێت کاروبارێکی قیامەتیە، پەیوەندی بە باری کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و کێشەکانی ژیانی خەڵکەوە نییە. بەڵام خدا جل جلاله دەفەرمێت وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين. بۆچی لە پێناوی خوا و لە پێناوی چەوساواندا ناجەنگن؟ بۆچی خەمی ڕێبازی خوا و خەمی مافی چەوساوانتان لەبەر نییە؟ ڕازیکردنی خوا و ڕزگارکردنی چەوساوان دوور و یەک حەقیقەتن. تەنیا کەسانێک دەتوانن خوا لە خۆیان ڕازی بکەن کە لە پێناوی ڕزگاری چەوساواندا هەنگاو بنێن، بەتایبەت ئەگەر ئەو چەوساوانە میلەتی خۆیان بن. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خەیڕکم المدافع عن عشيرته ما لم يأثم. دەفەرمێت چاکترینی ئێوە ئەو کەسەیە کە بەرگری لە خزم و کەس و عەشیرەتی خۆی دەکات بەمەرجێک تووشی گوناح و تاوان نەبێت. بەتەنگ میلەتەوە بوون، بەتەنگ قەوم و خزم و کەسەوە بوون ئەرک و پێویستیەکی ئیسلامیە. بەڵام گرنگەوەیە کە ئەو خۆشویستنی گەل و نیشتیمانە، ئەو نیشتیمان پەروەرێتی و ئەو گەل پەروەرێتیە نەبێتە بتو سەنەم، وەکو هیتلەر، وەکو سەدامی تاغوت، وەکو جەنگیز خان، وەکو تەیمور لەنگ کە میلەتەکانی خۆیانیان دەکردە خوددا بەسەر خەڵکی دیکەوە. گرنگەوەیە کە خۆشەویستی گەل و نیشتیمان لە ئەندازەی شەرعی و سروشتی خۆی گەورەتر نەکرێت، نەبێتە بتو سەنەم. میلەتی خۆت هەڵ نەبژێری بەسەر میلەتاندا. ئێمە لە کۆڕێکدا کە کۆمەڵێکی زۆر لە ئیسلامیانی دنیای تێدا بوون لە نەدوەیەکی سوقوفیدا کە لە پیشاوەر بەسترا، ئەو پرسیارە ئاراستەی من کرا کە ئێوە بۆچی ئێوەی بزوتنەوەی ئیسلامی ئەوەندە داکۆچی و تەئکید دەکەن لەسەر چارەسەری کێشەی کورد و لەسەر دروستکردنی قەوارە و کیان بۆ میلەتی کورد؟ ئایا ئێوە نەتەوە پەرستن؟ ئایا ئێوە ناسیۆنالیستن؟ وەڵام دایەوە نەخێر. ئێمە دەڵێن ناسیۆنالیستی و نەتەوە پەرستی و شۆڤێنیستی ئەوەیە کە تۆ بڵێ دەبێ هەر میلەتی من هەبێت، بەڵام ئێمەی کوردی چەوساوە دەڵێن وەکو عەرەب هەیە و تورک هەیە و ئینگلیز هەیە و کێ هەیە با کوردیش هەبێت. ئەوە کە تۆ بڵێ با هەر کورد هەبێ لەگەڵەوە کە تۆ بڵێ با کوردیش هەبێ زۆریان فەرقە. بەڵێ جا ئەگەر بێت ئێمە لەگەڵ شیعاری ئیسلامەتی و لەگەڵ دروشمی کوردایەتیدا ڕاست بکەین، ئیسلامەتی و کوردایەتی دەتوانن یەک زەمینە بۆ ئێمە بڕەخسێنن کە لەسەریان کۆبینەوە. چونکە میلەتی کورد هەمووی موسڵمانە، هەمووشی کوردە و هەمووشی مەزڵوم و سەوساوەیە. ئەنجا دەردی سێمی جەرگ بڕی ئێمە مەسەلەی چینایەتی و قڕی و پڕی کە بەداخەوە گەلێک لەوانەمان کە خۆمان بەدەم ڕاستی میلەتەکەمان دەزانین، کە خۆمان بە جەرگسۆزی گەلەکەمان دەزانین، لە پەنای شۆڕش و کوردایەتیدا خۆمان دەوڵەمەند دەکەین، لە پەنای شۆڕش و کوردایەتیدا کۆشمتەلار دروست دەکەین، بێ ئاگا لەوەی کە میلەتەکەمان لە بێدار و بارترین و نەدارترین و هەژارترین حاڵەتی ئابووریدا دەژێت. کەسانێک کە ڕاست بکەن دڵسۆز بن بۆ گەلیان دەبێ هاوبەشی گەلەکەیان بکەن لە سەرما و گەرما و برسێتیدا، لە تینوایەتی و لە هەموو حاڵەتانە کە بەسەر گەلەکەیان دادێن. جا بەڕاستی بە ڕاشکاوی ڕای دەگەێنم کە ئەو هەموو مەسرەف و
پارە و سامانەی کە سەرف دەکرێت لە پروپاگەندەکردندا کە گەلێک لەو پروپاگەندانەش تعبیر لە حەقیقەت و واقع نادەنەوە، گەلێکی چەڵاشەکردنە. ئەگەر ئەو هەموو پارە و مەسرفە کۆ بکرێتەوە و تەرخان بکرێت بۆ دابینکردنی پێویستی هەژاران و نەداران و بەشخوراوان و کەساسان و بێکەسانی میلەتەکەماندا، باری کەوتووی زۆر لە لێ قەوماوان و نەداران ڕاست دەبێتەوە. ئەنجا دەردی چوارەمی گەلەکەمان نزمبوونەوەی ئاستی میلەتێکی مەزڵومی وەکو کورد، میلەتێکی بێچارەی وەکو ئێمە دەبێت 100 ساڵ بەرەو هەواری ڕزگاری بڕوات و ئەنجا نەگاتە نیوەشی. تەماشا بکەن ڕۆژ ئاوا ئەمریکا و هاوپەیمانەکانی لە کاتێکدا ڕژێمی بەعس پەلاماری کوێتیدا بزانە چۆن وەدەنگ هاتن، چۆن لەسەر کوێتیان کردەوە. ئێمە پێمان خۆشن هیچ میلەتێک زوڵمی لێ بکرێت، بەڵام دەڵێن دیقەت بگرن ئایا چەند هەزار مسلمانێکی کوێتی، چەند هەزار مسلمانێکی کوێتی قورستر نین لە تەرازووی سیاسەتی دەولی ئەمڕۆدا لە 30 ملیۆن کوردی مەزڵوم و چەوتاوە؟ ئایا ئەگەر ئەو دیفاع و بەرگریە لە بڕشت و تیژەی کە لە کوێت کرا، ئەگەر هەر زەکاتێکی ئەوە لە مافی ڕەوای میلەتی کورد کرابە، ئێمە ئێستا لەم وەضعەدا دەبووین؟ بەڵێ جا ئەو هەوا و مەناخە پیسە کە سەرتاپای دنیای داگرتووە، ئەزمەی ئەخلاق، ئەزمەی معنەویات، ئەزمەی ڕەوشت، میلەتی ئێمەشی گرتووەتەوە. خۆشەویستان و بەڕێزان، ئێمە دەزانین کە میلەتی ئێمە هەمووی ئەو مسلمانە نییە کە خوا و پێغەمبەر دەیەوێت، بەڵام من هەر وەکو ویژدانێکی ڕاست و ساغ ئەو پرسیارە ئاراستەی هەموو کوردێکی دڵسۆز دەکەم. ئایا بڕوای بە ئیسلام بێ وەکو بەرنامەی ژیان یا بڕوای پێ نەبێت؟ دەڵێم ئایا میلەتێک گەنجەکانی سەرخۆش بن، قومارچی بن، دز بن، ڕێگر بن، ناڵێم هەمووی، بەڵام زۆر لە گەنجەکانی وا بن ئافرەتانی بەرجی حیا و حەشمەتێک کە ئیسلام بۆی دیاری کردوون لە خۆیدا بماڵن، گەنجەکان بە خۆیانەوە سەرقا و سەرگەرم بکەن، بازرگانەکانی قۆڵبڕ بن. ئایا میلەتێک دزی، سوودخۆری، یەکتر چەوسانەوە، قۆڵی یەکتر بڕین، قومار، شەرابخۆری، فەساد، چەند خوویەکی بڵاو من لە ناویدا، ئایا ئەو میلەتە پێویستی بە کەس دەکا بیچەوسێنێتەوە؟ ئایا هەر ئەو ڕەوشتە پیسانە گەندەڵی ناکەن؟ ئێمە ئەمڕۆ میلەتی کورد پێویستی بەوەی هەیە ئەگەر عەقڵێکی هەیە بیکاتە 10 عەقڵ، نەک ئەوەندەی هەشتێتی لە دەستی بدا. ئەمڕۆ میلەتی کورد پێویستی بەوە هەیە کە هەموو جوهد و ئیمکانیاتی خۆی تەرخام کە بۆ زیاتر چاوکرانەوە، بۆ زیاتر وەدەستهێنانی زانست، بۆ زیاتر بەرەو پێشچوون، نەک وەکو مێش و مەگەز بەشتی پیسدا بنووسین. ئەو کێم و زووخاوەی کە لە برینەکانی شارستانێتی مادی نەخۆشی ئەوروپا بۆ ئێرە دێ، ئێمە سەرگەرمی ئەوە بین. با ئەگەر هەر لاسای ئەوروپا و ئەمریکا و شەرق و غەربیش دەکەینەوە، لە شتە چاکەکاندا لاسایان بکەینەوە، با لێیانەوە فێری پیشەسازی بین، لێیانەوە فێری ئیشکردن بین، لێیانەوە فێری ئیکتیشافات و داهێنان بین، لێیانەوە فێری چوونە سەرمانگ بین، لێیانەوە فێری تەبایی و یەکترگرتن بین، نەک لێیانەوە فێری چەند خوو خدەیەکی زۆر پیس بین کە جیاکەڵە و مڵۆزمی کۆمەڵگا. جا بەڕێزان، ئەگەر بێت و ئەو دوو بازنەی کە عەرزم کردن، بازنەی ئیسلام و بازنەی کوردایەتی کە هەردووکیشیان یەکشتن، کەسانێک وا دەزانن کە ئێمە تەنیا لە کاتێکدا دەتوانین مسلمانەتی بکەین کەواز لە کوردایەتی بێنین، یاخود تەنیا لە کاتێکدا دەتوانین کوردایەتی بکەین کەواز لە مسلمانەتی بێنین. نەخێر، مسلمانەتی ڕاستەقینەوەیە کە تۆ لە هەموو کەس دڵسۆزتر بی، بەوەفاتر بی، بەپەرۆشتر بی، فیداکارتر بی بۆ میلەتەکەت. الله ئەکبەر.
الله أكبر الله أكبر محمد ولراستي دا كردايتي رسن كردايتيك كسوال صدقي روش او روشالاتي نكرد بيت بو ورقرتني هويي مزور بو ورقرتني هويي نا أصيل نا رسن كردايتي حقيقيش اويك او الشريعة برنامج خداييك ملتي كرد لسایەی ویدا کیان و وجودێکی پەیدا بۆ لە ڕابردوودا ئەگەر چاو بە مێژووی خۆماندا بگێڕینەوە هەموو ئەو کەڵە پیا و بلیمەتانەی کە لە نێو میلەتی کووردا پێگەیشتون لە باوەشی ئیسلام و لە قوتابخانەی قورئاندا دەرچوون و لە ڕاستیدا ئەگەر چاکەیەکمان هەبێت بەسەر خەڵکیەوە ئەگەر چاکەیەکمان هەبێت لە چاوی مرۆڤایەتیدا چاکەی ئەو کەڵە پیاوانەیە کە دەرچووی قوتابخانەی ئیسلامن ئێمە بەهۆی ئەو پیاوانەمانەوە ناسراوین ناومان چۆتە ناوناوی میلەتانەوە کە ئیسلام پێی گەیاندوون لە باوەشی گەرم و بە سۆزی ئیسلامدا پێگەیشتوون کەواتە کوردایەتی ڕاستەقینەش دەبێت لەسەر ئەساسی ئیسلامەتی بێت میلەتی کورد موسڵمانە سوپاس بۆ خوش هەموو سەرکردەکانی کورد هەموو ئەوانەی کە خۆیان بە مشرخۆر و دەمڕاستی میلەتی کورد دەزانن هەموو لایەنە سیاسیەکان ئێمە کە لەگەڵیاندا دانیشتوین و تەسریحاتیانداوە دەڵێن میلەتی ئێمە موسڵمانە میلەتی کورد ئیماندارە موسڵمانە خواناسە دەی مادام وایە با هەوڵ دەین نێوەڕۆکیشمان وەکو ناومان بێت با هەوڵ دەین ژیانیشمان وەکو دروشمەکەمان بێت با هەوڵ دەین موسڵمانێتەکەمان حەقیقەتێکی هەبێت کە ئەگەر بێت و حەقیقەتی موسڵمانەتی ئیسلام لە نێو خۆماندا بێنینە دی ئیسلام بئیحتیاجمان دەکات لە سوال و سەدەقەی بەردەرگای ماڵە میرانی شەرق و غەرب و لە ڕاستیشدا پیلان و فێڵەکانی ئیمپریالیزم بەڕێچکە و بیردۆزەکانی ئیمپریالیزم بەرهەڵستیان ناکرێت سیاسەتی کوفری جیهانی بە بەرنامەی ڕەبانی بەرهەڵستی دەکرێت وەکو لە ئەفغانستاندا دیتمان وەکو لە درێژەی مێژووی 1400 ساڵەی ئیسلامدا دەبینین هەر میلەتێک بەڕاستی باوەشی بۆ ئیسلام گربێتەوە خۆی پێکردوتە پیاو بەڕێی خۆی پێ لە ئاوێ دەرهێناوە نەک هەر توانیویەتی بۆ خۆی بەختەوەر بێت خەڵکی دیکەشی لەژێر سای خۆیدا بەختەوەر کردووە کەواتە با هەوڵ دەین بە هەموو لایەک بەبێت تەعەسسوب بەبێت دەمارگیری چونکە ئێمە هەمومان لە ئیسلام و لە کوردایەتیدا بەشدارین هیچ شتێکی دیکە هەموو میلەتی کورد تێیدا بەشدار نیە بێجگە لەو دوو حەقیقەتانە کە هەردووکیشیان دوو حەقیقەتن خوددا ڕەخساندوونی ئیسلام کە بەرنامەی ژیانە و کوردایەتیەکەشمان کە حەقیقەتێکە خوا ئێمەی بەو شێوەیە خوڵقاندووە وەکو عارەبی کردوتە عارەب و تورکی کردوتە تورک ئێمەشی بە کورد خوڵقاندووە ئەنجا لە کۆتاییدا چەند تێبینیەکیش سەبارەت بە هەڵوێستی خۆمان وەکو ئیسلامیانی کوردستان بە جەماوەری بەڕێزی شاری هەولێر ڕادەگەیەنین یەکەم هەڵوێستمان سەبارەت بە ڕێکخرا و لایەنە سیاسیەکانی سەر گۆڕەپانی کوردستان ئایا ئێمە لەسەر چه ئەساس و بنچینەیەک لەگەڵ لایەنە سیاسیەکاندا هەڵسوکەوت دەکەین ئێمە هەر لە زووەوە لە سەرەتای دروستبوونی هێزی چەکداری بزوتنەوە ئیسلامیەوە پەیمانی دۆستایەتی و تەباییمان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستاندا مۆر کردووە بڕیارمان داوە کە ئێمە هەمومان لە پشت یەک سەنگەرەوە لە بەرامبەر یەک دوژمندا ڕاوەستاوی کە ڕژێمی بەعسە و ئەو سەنگەرەش سەنگەری خەباتی ڕزگاری خوازی میلەتی کوردە ئێمە بە پێی بەرنامە و پەیڕەوێک کە پێمان وایە هەر ئەو بەرنامە و پەیڕەوە ڕاستە و میلەتی کوردە گەیەنێتە هەوار و مەنزڵ هەر کەسەش بە پێی بەرنامە و پەیڕەوی خۆی کەواتە ئێمە بە یەک چاو تەماشای هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان دەکەین وەکو لە سەرەتای وتارەکەم و عەرزم کردن
ڕێز و تەقدیرمان بۆ هەوڵ و کۆششی میلەتی کورد بەگشتی و هەموو